ماوەی چەند ساڵێکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان گرنگیەکی زیاتر بە وەرزشکردن دەدەن و کەسانێکی زۆریش سەردانی هۆڵەکانی وەرزش و لەشجوانی دەکەن. ئێستاش کە لە مانگی ڕەمەزانداین زۆرینەی ئەو کەسانی بەڕۆژوو دەبن دوای بەربانکردنەوە دەچنە هۆڵەکان و ئەنجامدانی ڕاهێنانەکان بەردەوام دەبن. پێکەوە راپۆرتێکی هاوکارمان عەبدوڕەحمان ئەبوبەکر دەبینین کە لە یەکێک لە هۆڵەکانی لەشجوانی لە شاری سلێمانی بۆی ئامادە کردوین. یەکێک لە هەرە کارە باشەکانی مرۆڤەوەیە بەردەوام وەرزش کات. وەرزش هەم لاشێکی تەندروست دەبێ هەم لاشێکی ڕێک دەبێ و ئەم وەرزشە لە ئێستادا بە تایبەتی لە ڕەمەزانە. ئێستا ئەمە شەوانی ڕەمەزان خەڵکێکی زۆرە بینین بە خۆشمانەوە گەین بۆ وەرزشکردن، هەم تەندروستیمان باشە هەم ئەتوانین، بەڵام چۆن ئەم وەرزشە بکەی ئەبێت وەکو ئەوانەی کە ڕاهێنەرن لە وەرزشە و لەم یاریانەدا خواردنێکی کەم خۆی دوای چەند سعاتێک 2 سعات بۆ 3 سعات دوای نان خواردنی ئێوارە بەربانگی کردەوە بێی وەرزشەکە بکەیت. من لەگەڵ مامۆستا سەرتیپ یەکێک لە ڕاهێنەران و خاوەنی ئەم هۆڵە حەزەکەم خۆی هەم ڕێنمایی بە وەرزشەوانان و هەم ڕێنمایی بەو خەڵکانە بکەن کە حەزیان لێیە هەمیشە وەرزشکەن. لە ڕاستی ئەمە لە هۆڵی جێفجیم کۆمەڵی گەنجی زۆر، کۆمەڵی خەڵکی زۆر لە دوای بەربانگەوە یەن وەرزشەکەن. ئەمە کارێکی زۆر باشە. ئێمە سەرەتا ڕۆژانە خەڵکە بینم کە لە کاتی پێش بەربانگیان بەڕاستی منەوە بە باش نازانم سەبەبەکەش هۆکەشەوەیە کە هەموو ڕۆژەکە نانی نەخواردو ئاوی نەخواردووە یەت یاریەکە بۆ هەیە تووشی کۆمەڵێ مزاعافات ببێت. بەزە ڕاستیە تۆ باشترین شتەوەیە کە بیت بەربانگێکی سووک بکەیتەوە لە پێشا بە ئاو بە خواردنێکی زۆر سووک دەست پێ بکەیت، دوای ئەوە بیت دوو کاژمێرێک شوبەی دوای دوو کاژمێرەکە بێ وەرزش بکەیت زۆر باشە. لە ڕاستیە ڕەمەزان زۆر ئیسفادەی هەیە بۆ زۆر کەس کە ئێستا شێوە ڕێژیمێکەیە کە ناوی فاستین دایەتە کە ئەمە هەر لەسەر با بڵێن ڕێچکەی ڕەمەزان وەرگیراوە ئەم بیرۆکەیە. ئەتوانێت ئیسفادێکی زۆر باش بکەیت بە تایبەت بۆ کەسانی کە کێشیان زۆرە، لە هەمان کاتاو کەسانەشی کە بە ڕۆژون کێشیان کەمە ئەتوانێت ئیسفادە بکەن وەکو ئاماژەم پێیا باشترە لە دوای بەربانگ بێن وەرزش بکەن بۆی تووشی حاڵاتی پێدلێکچڕانی ماسوولکەکان و تووشی مزاعافات وشتانە نەبن. چەند شێوە وەرزشێکە ئێمە لێرە یاری لە ژوانیمان هەیە، کێشدابەزانمان هەیە، فتنس کیک بۆکسمان هەیە کەوێتە سەرەوەی هەر کەسەوە بۆ ئارەزوویەکێ بۆ مەبەستێکیت. هەر کەسەوە ئەو کەسانی کە زیاتر ڕووەکەنە ئێرە زۆربەی زۆری یاری لە جوانیانەوێ. خۆشببختانە ئەمڕۆ وەرزش بە تایبەت یاری ئاسن و لە جوانی بووە بە دیاردەیەکی جوان لە ناو گەنجەکانە، پێویستیان بەوەی لەشیان جوان بێ لە ناو خانمانە بە هەمان شێوە. ئەمە زۆر ئیسفادەی هەیە تەنانەت لە ڕووی تەندروستیشەوە. عەرەبێک گەنج بێ ئەوەی کە پیرشتیەوە نییە، وەرزش هیچ کاتێک درەنگ نییە، بە تایبەت مرۆڤ هەر کاتێک بیوێ دەست پێ بکات. من تەجروبەیەکی زۆرم هەیە لەو ڕۆ خەڵکە بۆ تەمەنی زۆر بووە هاتووە، کێشەی دەرونی زۆرە بۆ کێشەی بەدەنی هەبووە تەندروستی زۆر ئیسفادەی کردووە هاتووە. من ڕێنمایم بۆ هەموو کەسێک لەم سەرزەوی ئەوەیە لە هەر کوێیەکی دنیاە هەر وەرزشێک بکە لە هەر تەمەنێکایە هیچ کاتێک درەنگ نییە و کاتێتی و شتێکی زۆر باشەکات. بەڕێستان ئێمە کۆمەڵە گوێنەی جوانی وەرزشەوانی ئەم هۆڵەتان پێپیشانە دەین بەومێدین هەموو لایەک ڕووکەینە وەرزشکارێک وەکو مامۆستای بەڕێز فەرمی ئیتر بە هەر شێوەیەکەی گرنگەوەیە تۆ وەرزشکەی و نەوەستیت ئەوە گرنگە.